ئەمە هۆڵی ئیدارەی سەربەخۆی سۆرانە. هەڵگورد شێخ نەجیب نووسینگەی خۆی جێهێشت و هاتۆتە لای هاوڵاتیان. ئیدارەی سەربەخۆی سۆران لەبەر بەرژەوەندی گشتی جێبەجێکردنی کارنامە و پلانی ئیدارە بۆ خزمەتی هاوڵاتیان هەفتەی دوو ڕۆژی دەستنیشان کردووە بۆ سەردانیکردنی نووسینگەی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ دیدار و وەرگرتنی داواکاریەکان. دەستخۆشی لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەم لەو هەنگاوی نایەتی شێوە لە نزیکبوونەوە و ئاگاداربوونە لە ڕەوشی هاوڵاتیان دەستخۆشیان لە یەکەم ئیشش چاکەن. هەفتەی دوو ڕۆژێکی زۆر باشە، ینی هاوڵاتیان دەتوانن گلەی و گازاندە و ئیشکاری خۆیان بگەینە ئیداری سەربەخۆی سۆران. از احسان شیمت همزه ناحیه شیروان مزن منطقه میرگه سوریه هاته هم زور سپاسیان گود که تشتکی زوری باشه، یعنی اف تشته بومه باشه گرینگه مثل هفته دجا هونیتن و کاکل گردش راستی شولات ریود به هم زور سپاسیاوشت که شولد مجیب جید کتون و امیتات با شولا خو زودی گرینه به پێشەشی دەستخۆشی لەبەڕێز زەنابی سەرپەرشتیار دەکەین کە لە هەفتەی دوو ڕۆژ تەرخانی کردێ بۆ چاوپێکەوتنی خەڵک، چونکە زۆر بە ئاسانی خەڵک دەتوانی لە نزیکەوە زەنابی سەرپەرشتیار ببینی، شتێکی باشە، دەستخۆشی لێ دەکەین. لای خۆیەوە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لەم بارەیەوە دەڵێت. ئێمە چەند هەنگاوێکمان هاوێشتووە بۆ ئەوەی پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتی هەبێتن و هاوڵاتی بتوانێتن بە ئاسانترین شێوە دەنجی بگاتە ئێمە. لە هەنگاوی یەکەم ئێمە ژمارە تەلەفۆنەکانمان بەسەر هەموو شوێنە گشتەکان دابش کرد بۆ ئەوەی تیمێکشمان لێرانە ڕاست پاردووە داواکاریەکانی هاوڵاتیان و گلەییەکان و تێبینەکانیان وەربگرێتن ئەمە لە لای خۆمانەوە بە دووەراتچوونی بۆ بکەین. و خۆشم هەفتانە دوو ڕۆژم داری کردێ بۆ ئەوەی لە نزیکەوە گوێ لە هاوڵاتیان بگرم ئەوانەی کە پێویستیانە من ببین. لەوانەیە ئەوان هاوڵاتیانە کە دەیان بینم زۆربیان پێویست نەبێتن ئەم بیان بینم لە شوێنەکانی دیکای شوکارەکانیان مانی ڕای بکرێتن، بەڵام خەڵک هاوڵاتی زۆر جاران حەز دەکات لە نزیکەوە ئێمە گویان لێ ڕابگرین و من شەو دوو ڕۆژەم تەرخان کردووە گویان ڕدەگرمەوە بە دووارە چون بۆ شێشە و گرفتەکانیان دەکەم، بەڵام لە نەتیجە ئەوە نابێتن ببێتەوەی کە من ببمە جێگرەوەی شوێنەکان و دایرە و فەرمانگەکانی دیکە، چکە گەروا بڕاتن ئێمە لەوانێ نەتوان ئیشە استراتیژیەکانی ئیدارە وەکو پێویست بکەین. ماوەیەکی دیکە ئێمە داتاکمان لە بەردەستیدایە بۆی بتوانین لەو داتایە زانیاری وەربگرین کە زۆرترین هاوڵاتی بۆ سەردانی لە سەرچ بابەتێک سەردانی ئیدارەی کردووە سەردانی منی کردووە بۆ ئێمە کێشەکە لە بنەڕەتەوە چارەسەر بکەین. بەپێی گوتەی بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لەبارەی هاتنی ڕێژەی هاوڵاتیان لە هەفتەیەکدا دەڵێت هەفتەی دوو ڕۆژ دەستنیشان کراوە بۆ هەر ڕۆژێکی زیاتر لە 150 بۆ 160 هاوڵاتی سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆرانەکان و هاوکات لە مانگێکیشدا ئەم ڕێژەیە بەرز دەبێتەوە بۆ 1200 کەس. ئیدارەی سەربەخۆی سۆران هەفتەی دوو ڕۆژی دەستنیشان کردو بۆ هاوڵاتیانی سنوورەکەی تا بتوانن گلەی و ئارێشەکانیان بگەینە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. هاوڵاتیانیش بەم ڕێگایەوە دەتوانن ئارێشەکانیان بگەینە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و چارەسەریان بۆ بدۆزێتەوە. پشتیوان کەریم، زاری کرمانجی، ئیدارەی سەربەخۆی سۆران.